ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت باز لە جۆر و کواڵێتی دەرمان و چۆنێتی هاتنی بۆ هەرێمی کوردستان دەکەین. زۆر جار بڵاوبوونەوەی هەواڵێک تایبەت بەوەی کە جۆرە دەرمانێک کاریگەری هەبووە لەسەر تەندروستی هاوڵاتیان یاخود بۆتە هۆی گیانلەدەستدانی ژمارەیەک منداڵ ئەمە ترس و دڵاڵاوکە لە نێوان هاوڵاتیان دروست دەکات. ترسی ئەویان هەیە کە لە هەرێمی کوردستانیش ئەم جۆرە دەرمانە بوونی هەبێت و هاوکات هەوڵەکانی پێشووتری وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە کەرتی تەندروستیەوە بۆ ڕێخستنەوەی نرخی دەرمان و هاوکات هەوڵەکان بۆ هێنانی دەرمانی کوالێتی لە هەرێمی کوردستان و ئەو هەنگاوانی گیراوەتە بەر بە کۆ گەیشتووە تایبەت بەم بابەتە میوانمان دەبێت لە هەولێرەوە ڕاستەوخۆ دکتۆر محەممەد ڕەشید کە بەڕێزیان بەرپرسی چاودێری بازرگانی دەرمانن میوانە. دکتۆر سڵاوت لێبێ دەپرسم لێستادا لە هەرێمی کوردستان ئەگەر لە جۆری دەرمانەوە دەست پێ بکەین ئەو جۆرانی کە دەرمان دەهێنرێنە هەرێمی کوردستان دەکرێت بڵێ تەواوی ئەو دەرمانانە کوالێتی باشیان هەیە و کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتیان دروست ناکات؟ بەیانیتان باش، بەیانی بینێرانی کورسات باش. ئێمە لە بەڕێوەبەرایەتی کوالیتی کۆنتڕۆلی زۆری دەرمان لە وەزارەتی تەندروستی لە 2 ساڵی ڕابردوو چەند بڕیارێکی گرنگ درا کە گرنگترینیان ئەوە بوو ڕێبەرێک بۆ هاوردەکردنی دەرماندا دابدرێت. ئەو گرنگترین یەکێک لە بڕیارە گرنگەکان ئەوە بوو کە هاوردەکردنی دەرمان کە پێشتر لە هەموو وڵاتێکەوە هاوردە دەکرا یەک لە بڕیارانەوە بوو کە تەنها 33 وڵات هەڵبژێردران بۆ ئەوەی دەرمانیان لێ هاوردەکرێت کە ئەم 33 وڵاتە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە باوەڕ پێکراون و بە وڵاتە پێشکەوتوەکان دانران کە ئەم وڵاتانە خاوەن کارگەی زۆر باشن و بەرهەمەکانیان لە سەرتاسەری دنیادا بڵاوبووتەوە باوەڕ پێکراوە. ئەم بڕیارە وا دەکات کە کاریگەری چە لە بازار ئەم بڕیارە وا دەکات ئەم زۆری و بۆریە کە پێشتر لە بواری دەرماندا هەبوو نەیهێڵێت. بۆ نمونە کاتێک تۆ ئێستا دەچێت دەرمانخانەیەک بتەوێت پاراستۆلێک هەبێکی ژانە سەر بخۆی لەوانەیە ئەو دەرمانسازی لەوێن دەرخەب زۆر پاراستۆلی هەبێت. بەڵام ئەم بڕیارە وا دەکات کە دەرمانی کوالێتی نزم و کوالێتی خراپ جیا بکاتەوە لە دەرمانی کوالێتی باش و نەهێڵێت ئەو زۆر جۆریەی دەرمان هاوردەی هەرێمی کوردستان بکرێت. لە ئێستادا ئێمە لە بڕێوەبەرایەتیەکەمان پێداچوونەوەمان بە تۆماری هەموو ئەو کارگانەشدا کردووە کە پێشتر تۆمار کرابوون. بۆیە ئەمە بڕیارێکی زۆر گرنگە و لە ئێستادا لە جێبەجێکردندایە. بەڵام کاریگەریەکەی لەوانەیە بۆ ساڵێک تا 2 ساڵێتی لە بازاردا بە تەواوی بە دیار بکەوێت. ئەمیش لەبەر ئەوەی کە تا ئەو دەرمانانی کە پێشتر هاوردەی بازار کرابوون نەمێن و ئەو کوالەتی و ئەو باشەیە کە لە تموحی ئێمەدایە بخەینە ناو بازارەوە. لە ئێستادا لە ناو دەرمانخانەکان کە تۆ دەچیت نەخۆشی و دەچی دەرمان دەکڕیت پێویستە ئەو دەرمانە بکڕیت کە ستیکەری وەزارەتی تەندروستی لەسەر ئەم ستیکەرە بەڵگەی ئەوەیە کە ئەم دەرمانە لە تەواوی پشکنینی تاقیگەیەکانی کوالیتی کۆنتڕۆلدا دەرچوە و مادە چاڵکەی تێدا و شیاوی بەکارهێنانەوە سەلامەتە بۆ ئەو نەخۆشانەی کە بەکاریان دێن. باشە دکتۆر واتا لە ئێستاە لە تەواوی ئەو دەرمانخانانەی کە دەرمان دەفرۆشن هەموو دەرمانەکان پێویستە ئەو ستیکەری پێوە بێت یاخود ئەو ستیکەرە هەموو دەرمانخانەکان بەکاری دەهێنن؟ خۆی بەشێکی زۆری ئەو دەرمانانەی کە لە ناو دەرمانخانەکاندا هەن ستیکەری هەیە، بەڵام بەشتێکیشیان لە هەمان کاتدا ئەمە واقعی بازارە کە ستیکەری پێوەنی ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک کە ئێستا لە بۆتی دەستنیشانکردن. یەک لە هۆکارەکان ئەوەیە کە کۆمپانیای هاوردەکاری دەرمان پابەند نابێت بە لکانی ستیکەر و چاوەڕێی ئەو فەحسە ناکات کە کوالیتی کۆنتڕۆل لە بۆی دەردەچێت بۆیە زووتر ئەو بەرهەمانەی دەفرۆشێت و دەیخاتە بازار. ئەوم یەک لە هۆکارەکان. هۆکاری دووەم ئەوەیە کە پێشتر بەشێک لەو دەرمانانەی کە بە تایبەتی نەخۆشانی شێرپەنجە بەکاریان دەهێنات دەرمانی دەگمەن بوون و هیچ کۆمپانیایەک ئامادە نەبوو هاوردەی بکات. ئێمە لە ماوەی ڕابردوو دیڕاستەی ئەو دەرمانانەمان کرد کە لە بازاردا هەیە و ستیکەری نییە
و بە دەرمانی دەگمەن دادەنرێن نەخۆشیش پێویستی پێ بۆیە هەستین لێژنەیەکمان دروست کرد ئەم لێژنەیە بڕیاری دا کە ئەم دەرمانانەش لە ڕێی وەزارەتی تەندروستی و لە ڕێی چەند کۆمپانیایەکەەوە هاوردە بکرێت بۆ ئەوەی ئەمانیش ستیکەریان پێ و بێت و نیشانەی قاچاق لەسەر دەرمانەکاندا نەبێت. باشە دکتۆر ئەو دەرمانانەیە خودت ئەو بە خۆکاری ئەو هۆکارانەی کە باست کرد و هەنێک دەرمان هەیە لە دەرمانخانەکاندا ستیکەریان پێوە نیە ئەمە ڕێگە خۆش ناکات بۆ هێنانی دەرمانی لە ڕێگەی نایاسایی و هەروەها ساختکردنەوەی لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئەمە بەو شێوەیە ڕوو بدات چۆن کاری لەسەر دەکرێت بۆ ڕێگریکردن؟ ئێمە هەموو کات هاوڵاتیانی خۆمان هۆشیار دەکەینەوە کە لە کاتی پێویست بوون بە دەرمان تەنها سەردانی دەرمانخانەی فەرمی بکەن و دەرمان بەکار نهێنن ئیلا دەبێت لە ژێر سەرپەرشتی دکتۆری دەرمانساز و دکتۆری پسپۆر بێت ئەم دەرمانخانەی کە دکتۆری دەرمانسازی لێ دکتۆری پسپۆری لێە بە هیچ شێوێک ئەو دەرمانە نافرۆشن کە کوواڵەتی نزمە یان یاخود قاچاق و مامەڵە بە قاچاقەوە ناکەن. دکتۆر چۆن دڵنیان لەمەکە ئەو دەرمانخانانە بەو شێوەیە کار دەکەن؟ ئێمە لە ڕێگەی تیمەکانی چاودێری بازارەوە بەردەوام چاودێری بازارەکان دەکەین بەردەوام چاودێری دەرمانخانەکان دەکەین بەڵام بۆمان ڕوون بۆ تۆ کە هۆکاری ساختکردنەوەی دەرمانی قاچاقیک لە هۆکارەکان ئەوەیەکە نەخۆش پەنا دەباتە بەر ئەو عیادە لاکۆڵانانەی کە دەرمان دەفرۆشن یاخود با هۆکارشتر پێ بڵێم ئەویش بازرگانیکردنی دەرمانە بە شێوەی ئۆنلاین کە لە سوۆشیال میدیا ڕۆژانە دەیبینین کۆمەڵێک سایت و پیج بانگەشتە بۆ کۆمەڵێک دەرمان دەکەن کە گویانمە لە بۆ زعیفی یاخود قەڵەوی یاخود کۆمەڵێک کێشەی تر بەکاردێ و هاوڵاتیان بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ پزیشکی پسپۆرت بەران دەبەنە بەکارهێنانی ئەو دەرمانانە کە بەداخەوە ئەمە ڕێگایکی تەندروستی نیە و لە داهاتوودا نەخۆش تووشی زیانی زۆر گەورە دەکەن. بەڵێ دکتۆر هەر لەسەر هەمان ئەو بابەتەی کە باست کرد کە فرۆشتنی دەرمان لە ڕێگەی ئۆنلاین واروها دەرمانی سروشتی کامە وەک دەبیندێت لە ڕابردووشتا هەتا ئێستش هەندێک کات بە تایبەتر دەرمانی سروشتی کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتیان بەجێشۆ بۆتەوە کاری جانەدەستانی چەندین هاوڵاتی لەمڕۆوە پلانی پەیوەندیداری بە تەندروستیەوە چۆن کاری لەسەرکرا و چۆن بڕیار لەسەر ئەو دەرمانخانانە دراوە مانەوەیان یاخود داخستنیان بۆ هۆکاری ئەوەی کە بەشێک لەو دەرمانخانانش جگەلەوەی لە ڕێگەی ئۆنلاینەوەن با بڵێن دوکانیان هەیە یاخود بە جۆرێک لە جۆرەکان بابەتەکان بە ئاشکرا دەفرۆشرن. بەڵێ خۆی بەشێک لەوانە بابەتەکانیان بە ئاشکرا نافرۆشتن لە ڕێگەی ئۆنلاینەوە یانی سپۆنسەر لە پەیج و ماڵپەڕەکانیان دەدرێت و بەشێکیش لەو شوێنانە دەفرۆشێت کە شوێنە بە ئاشکرایە. ئێمە لە ماوەی ڕابردووە لە هەموو شارەکانی کوردستان هەم لە هەولێر هەم لە سلێمانی لە ڕێگەی لێژنەکانی قایمقامێتەوە چەند ژوورێک پێکێنرا بۆ ئەوەی ئەم دیاردەیە بن بکرێت لە ڕێگەی خۆکردنە موشتریەوە تیمەکانمان توانیان لە ماوەی ڕابردوو چەند کەسێکیان دەستگیر کرد کە مامەڵەیان بەم جۆرە دەرمانانەوە دەکرد. ئێمە لە کاتی دەست بە سەرداکردنی ئەم مادانە لە تاقیگەکانی کوالیتی کۆنتترۆل تێسمان بۆ بەشێک لەم دەرمانە کردو کە بەشێکیان تەنها نیشاستەی تێدایە کە بانگەشەی ئەوە دەکات کە ئەم دەرمانە لە بۆ قەڵەبوون بکات یاخود بەشێکی ئەم بەرهەمە ساختانە مادەی نادیاری ژەهراوی تێدا بووە کە لە تێستەکاندا دەرچوو یاخود هەندێکیان خەنەی تێدا بووە لە کاتی دەرجیکردن بەشێک لەو دەرمانانە ئاماژێن من شتێکی زۆر تایبەت سەرنجی ڕاکێشام کە لە پەیجێک دەرمانێک دەفرۆشات بە ناوی باڵا بەرزکردن 10 سانتیم ئەمە نازانم نەخۆش چۆن قەنعات بۆ دەکات کە دەرمانێک بخوات ئەم دەرمانە بێتەوە هۆی بەرزکردنی باڵای بەڕاستی بۆیە هۆشیاری هاوڵاتیان لە بۆ ئێمە زۆر گرنگە. ئێمە ئێستا لە جەنگێکداین لەگەڵ قاچاقی بۆ یەکلاکردنەوەی ئەم جەنگە پێویستە هاوڵاتی خۆی هۆشیار بێت و ئەم جەنگ یەکلایی بکاتەوە. بەڵێ دکتۆر
بابەتێکی دیکە تایبەت بۆ جۆری دەرمانانەی کە داهێنرێدا عێراق و هەرێمی کوردستانەوە لە ماوەی ڕابردوودا جۆرە دەرمانێک شوو بێگە بوو بە تایبەتر بۆ مناڵان کە بووە هۆی گیانەدەزانی ژمارەیەک مناڵ و ئەم دەرمانە لە عێراقیشدا هەبوو بەڵام خۆشبەختانە بە پێی ڕاگەیەنراوەکان و لێدوانەکانی تەندروستی ئەمە لە هەرێمی کوردستانە نەبوو تا چەندە دڵنیایی دەدرێتە هاوڵاتیان کام جۆرە دەرمانانە کە کاریگەری دەبێت لەسەر تەندروستی بە تایبەت تەندروستی مناڵ و گیان لە دەستدانی لێ بکەوێتەوە کاری لەسەر دەکرێت کە ئەم جۆرە دەرمانانە نەهێنرێتە هەرێمی کوردستان و هاوڵاتیانیش لەوە دڵنیابن. بێگومان دوای بڵاوبوونەوەی ئەو هەواڵە کە شروعبێک بە ناوی ماکس دۆکۆن کە کۆمپانیایەکی هیندی بە ناوی ماریۆن بەرهەمی هێنا ئێمە بە جێدەچوونی زانستیانەی خۆمان لە ڕێوەلایەتەکەمان دەست پێ کردو ئەم کارگەیە کە لە هیندستان ئەم شروعبەی دروست کردووە بە هیچ شێوەیەک لە بەڕێوەبەرایەتەکەمان تۆمار نییە و هیچ بەرهەمێکی ئەم کارگەیە هاوردەی هەرێمی کوردستان ناکرێت لە هەمان کاتدا کە راپۆرتە پزیکیەکان ئاماژە بۆ دەکەن کە هۆکاریان لە دەستدانی ئەم منداڵانە بۆ ئەو دەکڕێتەوە کە ئەم شروع بە مادەیەکی تێدا بۆ بە ناوی مەثیلین گلایکۆل کە ئەم مادەیە بەداخەوە هەندێک لە کارگە هیندیەکان پەنا بۆ بەکارهێنانی دەبن بۆ تواننەوەی مادە چاڵاکەکان کە لەبەرەوەی ئەم مادە نرخەکەی هەرزانە و تامەکەشی کەمێک شیرینە بەڵام ئەم مادەیە ژەهرە و نەخۆش تووشی ژەهراوی بوون دەکات کاریگەری ئەم ژەهرانش بریتین لە سکچون و ڕشانەوە و یاخود لە کارکەوتنی گورچیلەکان و لە کۆتاییشدا دەبێتە هۆی مردن وەکو ئەوەی بینیمان ئێمە هەرزوو ئەمە بە شێوە فەرمیەکەی باز دەکەم کە ئەم کارگەیە تۆمار نییە و دەرمانەکەی هاوردەی هەرێمی کوردستان ناکرێت لە هەمان کاتدا تیمەکانی چاودێری بازار ڕاست پێدران بۆ ئەوەی لە بازارەکاندا بگەڕن خوانە خواستە ئەگەر ئەم دەرمانە بە شێوی قاچاق هاوردەی هەرێمی کوردستانیش بکرێت یاخودنا بەڵام خۆشبەختانە ئەم دەرمانە بە هیچ شێوێک لە هەرێمی کوردستان بوونی نییە و هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە دەرمانی لەو شێوە هەر دەرمانێک کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت ئەم مادەی تێدا بێت ڕێگە پێدراو نییە و قەدەغەیە لای ئێمە بۆیە من لێرەوە دەڵێم ئێمە لە ئەگەر باسی ئەوە بکەین کە کاریگەری دەرمان لەسەر هاوڵاتیان چۆن دڵنیای دەدەن ئێمە ئەکید دوای پشکنی نووسیکەر لێدان ئەوە دڵنیایی تەواوی هەیە بەڵام لە هەندێک حاڵەتی تایبەتدا بۆ نمونە کاتێک نەخۆش تووشی کاریگەریی لاوەکی دەرمان دەبێت و تووشی زیانێک دەبێت بۆی بەکارهێنانی دەرمان ئێمە لە بەڕێوەبەرایەتی کوالیتی کۆنتترۆل هۆبەیەکمان هەیە پێی دەڵێن هۆبەی کاریگەری لاوەکەکانی دەرمان پێویستە هاوڵاتیان ئێمە ئاگادار بکەنەوە لە کاتی بوونی هەر حاڵەتێک لە کاتی بەکارهێنانی دەرمان حاڵەتێکی تایبەت ئێمە بێگومان بێت بە دۆدەتون دەکەین و لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە ئەم دەرمانەی کە خراپ بووە یان کواڵەتی نزم بووە لە بازارەکاندا بە خێرایی بیکشێنەوە بۆ کەسی تر تووشی زیان نەبێت دەرمان خۆی پرۆسەیەکە پرۆسەیەکی دوور و درێژە هەم لە هاوردەکردنیەوە تا دەگاتە دەستی نەخۆش هەمووی لەژێر کۆنتترۆلدایە بۆیە بۆ نمونە دەرمان لە کارگەیەکەوە دێتە ناو کۆگایکی کۆمپانیا لە کۆگایکی کۆمپانیا پاشان دەدرێتە کۆگای دەرمان لە شارەکان پاشان لە کۆگای دەرمان دەگوازرێتەوە بۆ دەرماخانەکان لەوانەیە لە کاتی گواستنەوەی ئەم دەرمانانە بۆ نمونە لە دەرماخانەیەک دووسێ ڕۆژ لە هاویندا کارەبانە بێت و بێتە هۆی تێکچوونی ئەو دەرمانە ئەمەش لەوانەیە تەسیر بکاتە سەر ئەو دەرێن بۆیە دەرێم هاوڵاتی پێویستە ئاگاداری ئێمە بکاتەوە بۆی ئێمە بە دەوڵەتچوونی زانستیانی خۆمان بکەین و بگەینە نەتیجەیەک و کەسی تر تووشی ئەم زیانە نەبێت. بەڵێ دکتۆر دیارە هەروەکو پێشترش باست کرد کە هەوڵەکان بۆ لێدانی ستیکەر بۆ دەرمانەکان لە بەشێکی زۆری دەرمانخانەکان و دەرمانەکان بوونیان هەیە ئەو دەرمانانەی کە لە ئێستادا ستیکەریان نییە یاخود ئەم بڕیارە گەر بێت و تەواوی دەرمانخانەکان و تەواوی دەرمانەکانیش بگرێتەوە کەی بە تەواوەتی ئەم ڕێکارە ئەم هەنگاوە کۆتایی پێدێت لە بەروی هاوڵاتیان دڵنیا بن تەواوی ئەو دەرمانانەی کە وەری دەگرن بۆ دەرمانانەی کە پێویستە بۆ دەرمانانەی کە دەگمەنە بۆ دەرمانانی ئەگەر بژڵێ بە جۆرێک لە جۆرەکان یەنە هەرێمی کوردستانەوە
ستیکەری لەسەر بێت و هاوڵاتیان دڵنیای بێت ئەم بڕیارەکەی ئەم هەنگاوەکەی بە تەواوەتی جێبەجێ دەکرێت. پرسیارێکی جوانە. ئێمە لە سەرەتای ساڵی 2023 گشتاندێکمان دەرکردووە بۆ گشت کۆمپانیەکانی دەرمان کە نابێت یەک دەرمانی خۆیان لە کۆگاکانیان دەرچێت بێلکانی ستیکەر. ئەم بڕیارەش لە ئێستادا جێبەجێ دەکرێت بە پێشببینی ئێمە لە ماوەی ینی ئەو دەرمانانێک ئێستا لە بازاردا هەیە بۆی ئەوان تەواو بن. بە پێشببینی من هەرچەندە لەوانەیە ماوەکەی زۆریش بێت بەڵام واقعەکەی بەم شێوەیە پێویستمان بە نزیکەی 2 ساڵ هەیە بۆ ئەوەی تەواوی ئەو دەرمانانێکە لە ناو دەرمانخانەکاندا هەیە ستیکەری پێ بێت. بەڵام لەمە گرنگتر ئەگەر ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە زووتریش ئێمە دەتوانین ئەو بەڵێنە ببینە سەر. ئەویش دامەزراندنی کۆگایەکی نیشتیمانیە کە ئەم بڕیارە لە ئەنجومەنی وەزیراندا لە پلاندا هەیە کە کۆگایەکی نیشتیمانی دامدرێت. کاری ئەم کۆگایە ئەوەیە کە گشت ئەم دەرمانانەی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت لەم کۆگایە هەڵبگیرێت تاوەکو تەواوی پرۆسەی وەرگرتنی نمونە و پشکنین و نرخدانان و ستیکەری بۆ دادنێت اینجا دەخرێتە بازارەوە. ئەم بڕیارە ئەگەر بتوانێت جێبەجێ بکرێت ئێمە دەتوانین زووتر بەڵێنەکەی خۆمان بینە سەر. بەڵێ دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان. سپاس بۆ دکتۆر محەممەد ڕەشید بەرپرسی چاودێری بازاری دەرمان. دووبارە سپاس.